ئەوەی کە من بینیم علی کافر بینایە مسلمانە بوو لەوێ ئەوە تاسی دانابوو ئەوە تاسی دانابوو ئەوە دەینی تێکرد بوو ئەوە داری تێکرد بوو ناو ماڵەکە پڕ بوو لە غاز چاوی مناڵەکانێکی چی وای لێ کردی ئەم پرۆژەیە بکەیت؟ وەڵای گوزەرانی خەڵک زستان بوو کەسێک تەلەفۆنێکی بۆ کردم کوڕێکی گەنج دوو مناڵی بچووکی هەبوو مناڵەکانی ساڵ و نی و دوو ساڵە بوو تیکا کاکۆ حاڵ و گوزەران زۆر خراپە تکاو لێ یەکەم فریام بکەوە من کە ڕۆشتم بۆ ماڵەکان بەڕاستی ئەوەی کە من بینیم علی کافر بینایە مسلمانە بوو لەوێ ئەوە تاسی دانابوو ئەوە دەینی تێکرد بوو ئەوە داری تێکرد بوو ناو ماڵەکە پڕ بوو لە غاز چاوی مناڵەکانێکی دیمەنەکە زۆر ناخەژێن بوو زانی چی لەسەر ماوە خۆم پێ نەکیە لێ ئەنی خەریب بوو ئەبورامەوە یعنی ئایلەیەک ژیانیان ئاوا بێت خوا ها ئەو سەری کۆڵان دوو مناڵ بم لێ لە برسا ئەو سەری کۆڵان دەوەنەوە شەوەستا بێت